بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. جارێکتر بە خزمەتانە گەمەوە لەم زنجیرە باسە تایبەتیانەی کە دەربارەی کوردایەتی و گەوجاندنی خەڵکیە. دوێنێ باسم لە خەتی عایلەی جەلال تاڵەبانی و جەلال تاڵەبانی خۆی کردو و شیکارێکیش لەسەر ئەو وەزعی کە دروست بووە کە بە تەئکید ئەنجامی چەند هۆکارێکە کە پێشتر کراون و ڕێکەوتنێکی ژێرزەمینی چارە نووسسازە لە نێوانی ئەم عائیلە حەقیرەی کە کوردستانیان چەندین جار فرۆشتووە و نەکوردایەتی و نەشەرەف و ناموس و نەقیەمی کوردیشان بەلاوە گرنگ بووە، نەدین و نەریت. و ئەو کارە ساتەش کە بەسەر کوردیان هێنا ئەم جارە کە لە 151 کوردستانیان بەبێت تەقە تەسلیم بە حەشتی وەحشی کردووە و وەکو ئەوەیە کە داگیرکردنێکی تری ئێرانە بۆ بەشێکی تر لە باشووری کوردستان، هەروەکو چۆن ڕۆژهەڵاتی کوردستانی داگیر کردو. پلانەکان هەمووی ڕۆژ بە ڕۆژ شتی تریان لێ دەرەکەوێتەوە و خۆشیان ئینشاءڵڵە سەری یەکتریە خۆن و لە توپەتە بن. پێویستە زەلیل و چاوشۆڕ و حەقیر بکرێن زیاتر. دوێنێ شەو منی شەو کەسانشکەوا لە دەوروبەری دەڤەری هەڵەبجە بوون و هەتا بەری بەیان ڕەنگە خەڵکانێک لەوێ خەویان لێ نەکەوتووە لەبەر تەقەکردن و سیاری ئیسعاف و هاتنە ژوورەوەی هێزێکی ئێرانی یان حەشتی وەحشی بە ئێرانە بە 30 هامەر کە هەتاکو 4 شەویش یا هەتاکو 5 نزیکی 5 شەویش سەری دەرنەکردەوە، نە لە سلەیمانی، نە لە پێنجوێن، نە لە دەربەنی خان، کە پێ ئەچێت لەو دەڤەرە احتیمالێک لە شوێنانێکی وەکو سرای سوبحاناغا یا لە جێگایەکی تراکە تەرتیبیان کردبێ و لەو ناوەما بنەوە. ئایا بۆ باشماغەیان یعنی لەم دیوە بڕۆنەوە باشماغ وەربگرن بە ڕەسمی، یان بۆ ئەوەیە کە وەکو نووری المالیکی بایە قوشەکەی شیعە بڕیاریدا بوو کە لە ماوەی 48 سەعاتە ئاڵای حەشتی وەحشی و یا حوسەینەکەیان لەسەر قەڵای هەولێر ئەچەسپێن. ئەم حادیسە و حاڵەتانی کە ڕوویداوە بە تەئکید وەکووتم تەرەفی یەکێتی بەرپرسێکی زۆر سەرەکی ئەکەوێتە سەر و دوێنێش خۆتان لە چاوپێکەوتنی ئێنارتیا بینیتان کە لەگەڵ جەعفەرە تورتەیە چەند شتی گەورە و مهمی دەرکان لەوانە کە خۆی ئەمری بەوە داوای ئینسیحاب بکرد لە کاتێکە 15,000 پێشمەرگەی لەبەردەستا بوو و خۆیان ئیتیفاقیان کردو. ئەمڕۆژ ئەو هەتی و مچەیەی ئارازی شێخ جەنگی ئەویش دیسان ئەوەی ڕوون کردەوە کە خۆی ڕۆیشتو ئیتیفاقاتی لەگەڵ حاجی قاسم سولەیمانی کردو. جا عادەتەن ئەوانەی کە هی سەر بە ئێرانن هاوەکو حاجی بیلالیش کە ناوی ئەوانە بێڵە حاجی فڵان بە بیلال بە کاک بیلالی ژەڵەن حاجی بیلال، چکەوانە زۆر بەلایەن و مهمە کەوتت حاجی ینی پیاوێکی زۆر دیندار و بە تەقوا و مهم کە ئێستا دیارە وردەوردە قاسم سولەیمانی بێ بە قاسم پۆل برێمەر بۆ احتیلالی کوردستان. ئەمڕۆ باس لە تەرەفەکەی ترەکەم کە پارتیە. پێشەوەی باسی پارتی بکەم نمونەیەکە هێنمەوە پێش چاوتان کە شێخ سەعدی شیرازی ڕەحمەتی خوای لێبێ شاعری بەرزی سونی ئێرانی لە گوڵستانە باس لەوە ئەکا کە پاشایەکە بۆ ئەویست بفڕێ مشاوەرەی وەزیرەکانی کردو کە چۆن ئەم تەکبیرە بکە. یەکێوتی پەڕی بۆ دروستکەن، باڵی بۆ دروستکەن بە پەڕ و یەکی کەوتی و ئابکەن و ئابکەن. دوایی وەکو کوردەواری گێڕێت و عادەتەن شتی وە هەڵێ وەزیرێکی ئاقلیان هات وەزیری دەستەڕاست، جادا عادەتەن دابوونەریتی کوردی ئەمانەش تەحدید دەکەن. وەزیری دەستەڕاست کە پیاوێکی ئاقڵ بوو هات شتێکی ڕاخست وەکو بەتانیەک وەکو سەرسەفێکی گەورە، داری بە هەر یەکێک لە سوچەکانیەوە کرد و گرێدا و بەستی و بەسەری دارەکەەوە گۆشتی پێوە کرد، بەس دووگە بەزی پێوە کرد، لە خوارەش بە هەر جەمسەرێکی تری دارەکەەوە کە با بڵێن بەتانیەکەی پێوە چەسپێنراوە یا گرێ دراوە بازی پێوە کرد. باسکە زۆر گەورەیە و ئەفڕە بەرەوە ئاسمان. پاشان وەزیر بە پاشای فەرموو قوربانجان لە ناوەڕاستی بەتانیەکە دانیشە و ئەمانە جەنابەت بەرزەکەنەوە و ئەفڕی. دەرس و تعبیرەکە لەمە نمونونەکە لەسەر ئەمەیە کە خەڵکانێک بە ڕەنجی کەسانێکی تر ئەیانوێ بفرن
ئێستا پارتی وێچێتی زۆر دەمێت کە بە ڕەنجی ئەم خەڵکە ئەفڕن. کڵۆبەزەکان هەدەفی بازەکانن. دەوڵەتی کوردی هەدەفی پێشمەرگەکانن. هەدەفی ئەم خەڵکن کە ورە و وزە و توانایان بەگەڕخرێ لە خزمەتکردنی ئەم دوو تاغوتە. بازەکان هەر لە شەقەی باڵەدەن و بەرزەبنەوە بۆ ئەوەی بگەن بە بەزەکە، بگەن بەو هەدەفەی کە هەیە. بەڵام دارێک لە نێوان ئەوان و ئەو هەدەفەیە هەیە. بربەستێکی زۆر گەورە هەیە و پاشان ئەمان بەستراونەتەوە. مەلیکیش هەر وەختە کە بینی یەکێک ماندوو بووە، بازێکیان ماندوو بووە، ئەی کاتۆ فڕێدا و بازێکیکەیە خاتەش. پارتیش زۆر دەمەکە و خەڵکی وا لێ کرد. ئەحزابی کوردیش وایان لێ کردو و وردەوردە ئیسلامیەکانیش خەریکەوە ئەکەن بە ئەهلە ئیسلامیەکە. شکەوانیش پەیامەکەیان ون کردووە. دوای ئەم نمونەیە کە هیوادارم لە بەرچاوتان بێت، دێمە سەر ئەوەی کە پێکهاتەی پارتی چییە کە ئێمە باسیەکەین. پێکهاتەی پارتی بەرەبابێکە لە ناو عەشیرەتێکایە. عەشیرەتەکە حیزبێکی کۆنتڕۆڵ کردووە. حیزبەکە بە ناوی کوردایەتیەوە ورە وزەی خەڵکەکەی بەگەڕ خستووە بۆ شۆڕش کرد. ئەمە وەکو دوکانەکەی تاڵەبانی کەوتم تاڵەبانی یا ئەم عایلەی تاڵەبانیە دوکانێکی ئەندانا، عەلاف گەنم فرۆش، گەنمی جوانیان هێنا، خەباتێکی باشیان بەو خەڵکە کرد، بازاڕیان گەرم بوو، کوڕی خەڵکی زۆر تیا کوژرا، دوای وردەوردە خوان ئیفلاسیان کرد. مشتریەکان هەستیان پێ کرد کە ئەم گەنمە هەر تەزویرە، ئەم گەنمە قودرەی غیزائیتیان نەماوە. ئەم کوردایەتیەش لە لای ئەمان دەمێکە پووکاوت، جارێک بە مارکسیزم و جارێک بە نەتەوەتی و بە چەپێتی و بە هەرما ئەوشکاڵ فێڵ و تەڵەکە باسی لەو قسە زلزلانەی کە مارکسیەکانیان کرد بەرامبەر بە ئیستعمار و بەرامبەر ئیمپریالیست و بەرامبەر بورژوازی و بەرامبەر ئەوانە هەمووی فشە دەرچوو. جۆرج بۆش جەلاڵ تاڵەبانی تەمەنایە کرد کە بڕوا لەگەڵ جۆرج بۆشە دانیشە و ڕەسمیکی یادگاری بکرێت. ئەوەشمان بینی نەمێ بوازیان لێ هێنا وەرکو چۆن مەجید موسا کە شەو ڕۆژی حیزبی شوعی شەو ڕۆژ دژی ئیمپریالیست قسەیە کرد کە چی دوای لای پۆل برێمەر چووە مەجلیسی حکوم. عایلەی بەرزانیش بە هەمان شێوە. بەڵام ئەم جارە عایلەی بەرزانی چۆن ئەوان لە دوکاندارێکە چن، ئەمان لە سایق پاسێکە چێ. پاسێک هەیە بەڕێیەکەوێ ئەڕوا بەرەو هەدەفێک. ئەم پاسە مەچینەیەکی تایە، پاسەکە بەڵام لەسەری نووسراوە دەوڵەتی کوردی. ئەم خەڵکەش کە ئەیبینەیە زۆری پێخۆشە، خۆی پێ هەڵڕۆسکانەوە بۆی بڕوا بەرە دەوڵەتی کوردی. کورسەکانی پێشەوە گیراون، خەڵکە پێ بڕوا لە کورسەکانی دواوە سوار بێ، خۆی پێوە هەڵڕۆسکێنەیە قاتیرێک بە دوای خۆیان بخە سوار بێ وەکو عەرەبانەی تراکتۆر. ئەمانە هیوای بە دەوڵەت بوون کردویان بە سوتەمەنی پاسەکە. ئەم پاسە ئەڕوا و چی ئەبێ بە سوتەمەنی بە وەقودی بە سووتی هیوا ئاواتی خەڵکەکە. هەر ئەم خەڵکە وزەی خۆیان خەباتی خۆیان خوێنی خۆیان لە خزمەتی ئەم پاسایە کە ظاهرن بەرەو دەوڵەتێکی کوردی ئەڕوە. لەم پاسەیە حیزبەکە مەچینەکەیەتی. حیزب هەڵسوڕێنەری وزە و سووتی خەڵکەکەی، بنزینی خەڵکەکەیە، گازی خەڵکەکەیە کە بەکاری دێنێتەوە بۆ ئەم عایلەیە کە لە پێشەوە سوار بوون و کورسیەکانیشی گیراون بۆ قەبیلەکە. سوکانەکەش بەدەست مەسعود بەرزانیەوە. کەی ویستی ئەوەستێ، کەی ویستی ئەڕوە، کەی ویستی هەڕەشە زلزلەکانیەکە، کەی ویستی فسەداتەوە زۆرمان بینی. جان نەمەڵی شخصیەتی مەسعود بەرزانیش ئەوە بێ لە بەرچاو بگری. نەخوێنەوارە، عەشرەتیە، عینادە، کە لە ڕەقە، زوو بڕیارەدا، زوو پەشیمانە بێتەوە، لە بەرچاوی جەماوەر زۆر سنگ دەرەپەڕێنێ، لەسەر مێزی گفتوگۆی نهێنیش زۆر تەنازولاتی گەورە گەورەکە. ئەو دۆڕاندنەی کە ئێستا بەسەر کووردا هاتووە بە دەرەجەی یەکەمیش ئەو دۆڕاندنەکەی بەسەرهێنا. ئەوە خەڵک هەمووی لە بەرچاوێتی کە چۆن دوو زیان وێران کرد و حەشدی وەحشی چۆن هاتنە پێش. حەشدی وەحشی یەکەم جار نەی ئەوێرە، قیاداتیان هەبووی مەیدانی بروسکەی کردوتەوە بۆ خوارەوە بۆ مەسئولینی خۆیان کە ئەڵێ مەمانکەن بە گشت کووردە. شەڕەکە توولانی هەبێ، بەڵام ئەوانە ئەنزانی کە قاسم سلەیمانی پۆل برێمەر هەموو شتەکانی ئەنجام داوە.
لەگەڵ چێژ لەگەڵ ئەم قەسیچمانەی ئالتاالبانی کە هەرێکە خۆی کردو بە دەمڕاستی کورد بێ ئەوەی یعنی هەموو شەقیان لە هەموو ڕسمیاتێکی پەرلەمان حکوومەت دەستگاکان جێش سوپا شوێنی بڕیار حیزب مەکتب سیاسی مەڵبەندەکانی بڕیار گەلەکە خۆی بۆ شتێکی چارەنووس شەقیان لە هەمووی هەڵداوە خۆیان ڕازین بەوەی کە نوێنەرایەتی کورد بکەن و بڕندانیشن لەگەڵ هەمەجیەکی وەکو عامری یان هەمەجیەکی وەکو ئەبوو مادی اتفاقەکانیشان هەموو کردوون بەڵام ئەم خەڵکە حەقی خۆیەتی کە بپرسێ ئەی بەرزانی جەنابن لەکوێ بووی کە دیبەگە و چۆڵ کرد ئەخت دیبەگەیەکە دەستی زۆر بە قووەت بێ قۆچەقانیە گەێنێتە دیبەگە لە خواروی کوورانەوە لە گەڕەکە تازەکان ئەی باشە جەنابت کە دەولە هجومی هێنا بۆ مەخمور کە مەخمور عایدی مۆسڵ بوو مەخموریش عەرەبی تایە لەو عەرەبانەش ئەنساری دەولەی تیا بوو وەختێک دەولە هجومی هێنا بۆ مەخمور ئەی بۆچی ئەم تەحالوفە عالەمیە گەورەیەت ساز کرد و هەموو شتێکت ساز کردووە بێ بە پێشمەرگە بڵێن شەهید و ئەبێ بیسێنینەوە شەڕێکی شەرافەتمەنداناکەین و ئەرکی مەسئولەتێکی زۆر گەورەمان هەیە و ئێمە لە جیاتی هەموو گەلانی جیهان و دەوڵەتانی جیهان شەڕی داعشەکەین ئەی ئێستا بۆچی هەر مەخمور خۆیەتی و تەسلیم بە حەشدی وەحشی کراوت ئەگەر ئەمە بە بڕیاری عەسکەری بووایە نانەتوانی بیگر بە دەلیلی ئەوەی کە حەشدی وەحشی و سوپای عراقی کە هجومیان کردە سەر سەدی مۆسڵ هەشتیان لێ کوژرایەکێکیان ئەحمەد عوبەیدی کە مەسئولی استخباراتیان بوو لە بەرامبەرایەک پێشمەرگە کوژرا چواریش بریندارۆک و ئێوە خۆتانەڵێن کەوابوو ئەگەر لە شوێنەکانی تریشە جەنابەت کە فەرماندەی هێزی سەربازی جا ئەو لەقەبە زلزلانە زۆر غەریبەکە داێنن بۆ خەڵکێک وەکو سادات گاڵتەی بە سەدام حوسێنە کردی و ناوی خۆی ناوە ڕئیسی ئەرکانی جێش و نەجمە لەسەر نەجمە ڕیزیەک ئەی سیروان بەرزانی لەکوێ بوو کە مەسئولی ئەو محوەری دیبەگە و مەخمورە بوو ئەی ئەو بۆ ئینسیحابەکەی بە خەڵکەکە کردبوو وەکو جەبارە تورت کەوابوو هەردووکتان بەشداری جەریمەکەن هی ئەوەش نییە بەس بڵێن ئیستقالەکە و بڕۆ بە ملیارەکانەوە بیدزی هی ئەوەیە بدرێن بە دادگایەک ئێستانە بێت 10 ساڵی تر و 20 ساڵی تر و 30 ساڵی تریش دوای مردنیشتان بێ کەسایەتی و ئیعتیباری کەسایەتی ئەعتیباریتان هەر پێویستە بدرێ بە دادگایەکی شەرعی شەعبی بۆی خەڵک بزانێت کە چ تاوانێک چ جەریمەیەک چ غەدرێکی گەورەتان لەو خەڵکە کردو کە ئێستا هەمووی ئاوارە ئەبنەوە سەر لە نوێ ئاوارە بوونەوەکەش خەڵک تەحمولیەکە ئەمما بۆ ئەو کەسانی کە فرۆشتویانە بە پارە فرۆشتویانە بە ئیمتیازات ئەوانە شیعە ناناسن شیعە شەڕێکی عەقایدیەکە ئەمڕۆ هەمووتان تەسویرەکانتان بینی کەسیان کلاشینکۆفێکیان پێ بوو کەسیان حیمایەکیان لەگەڵا بوو عەبادیەکی قەزەم عەبادیە کە لە حیزبەکەی خۆی شەقی تێ هەڵەدرێ عەبادیە کە لە بەغدا ڕۆیشت و نەعلیان تێ ئەگرت عەبادی ئێستا فەرماندەرەکاڵێ پێشمەرگەش پێویستە عایدی جێشی مەرکەزی جێشی مەرکەزی هەمومان نەزانین جێشی مەرکەزی نەماوە چونکە تەجروبەکەی ئێران کە سوپای پاسدارانیان دروست کرد جێشیان پوکانەوە کە خۆیانیان و یا ئیمام خومینی و جێشی 20 ملیۆنی دروست دەکەین پاشان پاسداران و بەسیجیش بۆ گیانی مەدەنیەکان هەموو مزگەوتەکانیان لە هەموو ئێرانە کرد بە سەنگەری کۆبوونەوە و چەکداری و تەدریبات و کۆنتڕۆڵکردنی شەقامۆک و خەڵکیل ئەوەش ئێستا هەمان تەجروبێ جێش دروست بووە بەڵام چه تەسیراتێکی چه ئەسلحەیەکی پێ چه هجووم و بەرنامە خوتەیەکی هەیە چێ جۆی لێ ئەگرێ حەشدی وەحشی جۆ لە چێ ئەگرێ کە لە ناو خۆیانە زیاتر لە 50 گروپ پارتیش بە هەمان شێوە ئەو مەسئولیەتە گەورەی لەسەر پارتیە باید عەقڵی پێ بشکێ کە تۆ سیویەکی ئابد دروست کرد بەرامبەر بە یەکێتی و ئەو جێشی عراقی دوژمنت هێنایەوە ناو پەرلەمان و هێناتەوە ناو هەولێر و هێناتەوە سەر ئەو خەسمانە کە یەکێتیت کرد بە پەنگ ڕایان کرد تا سەیران بن بەڵام دوایی بە مەدەدی ئێران و ئاغا محەممەدی کە جەلال تاڵبانی ناوینا ئاغای مەتەری بیرتان دێتەوە سکرتێرەکەی ڕەفسەنجانی کە دوایی بوو بە مەسئولی ئەمنی قەومی ئێرانی
لە شوێنەکەی لاریجانی پێش لاریجانی کە هاسەری لە سلێمانیدا ڕسمەکەی قازی محەممەدیان لابرد کە لە سەرەتای جادەی مەولەویەوە هەبوو لەبرە ئاغای مەتەری لێوە تێپەڕی ئاغای محەممەدی هەمەدانیە وەجەلال تاالبانی ئەو کاتە پێی ودوتی ئاغای مەتەری لەبەر بە مناسبەی جەنابتەوە کە هاتی بەرەکەت ڕووی تێکردین هەروەکو چۆن مەناحیم بێگن چوو بۆ گەڕەچێک لە میسر ژنەگەی ودو حیات النەبی زارەتنە البەرەکە زارەنە النەبی بە ژیانی خوا سوێندی میسرەکان عادەت وایە بە ژیانی خوا بەرەکەت ڕووی تێکردی بە هاتنی مەناحیم بێگن هاتنی پێغەمبەرێک ئەمیش ئاوا بۆ ێزانی بەرەکەتەکە لە ئاسمانەوە بەهۆی ئاغای محەممەدی هاتووە جەلال تاالبانی بۆ چەواشەکاری 3000 کەسی ناردبوو بۆ مەقبەرەتە شوهەدا لە نەجەف بۆ حیمایی احتیلال کەچی ئەیوت ئێخۆ لە زمانی شێ مەحموودیشە جێشی کورد ڕۆیشتووە بۆ ڕومێثە ڕۆیشتووە بۆ بەسڕە بەڵامەوە بۆ مواجهی احتیلال بوو نەک بۆ چەسپاندنی مەشروعی احتیلال سەیری ئەو چەواشەکاریانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی الرائد لا یەکذب ئەهلەه ئەو کەسەی ڕێبەرە درۆ لەگەڵ میلەتی خۆی ناکە ئەمانە ڕاست لەگەڵ میلەتی خۆیان ناکە باشەکە ئێوە ئەو ئیتیفاقەتان کردبوو لە 16 دەی 2016 بڕیار بوو کە ئێوە ڕێگا بدەن ئەو فیدرالیزمەی پێی ڕازی نەبوون بۆتان ببێتەوە بە حکمی زاتیەکەی سەدام و هەردوو هۆکو هەولێر و سلێمانیەکەتان دەستکەوێ هەڵەبجەش هیچ ئێستاکە کردوتانە بە محافەزە کەستان ئاوڕی لێ نادەنەوە هەروەکو جاران قەزایەک دیکۆرێکتان بۆ کردو ناوتان ناوە محافەزە ئەوەگەر سۆرانتان بکردایە بە قەزا زۆرتر احتیمامتان پێدا لەسەرەوەی نزیکە لە بلێ و بارزان باش مەسعود بەرزانی ئایا ئەم واقعی نەخوێندەوە ئێمە کە گوێمان لە تەسریحەکانیە بوو منیش و ئێوەش متابعەمانە کردەوە ئەم پیاوە دیارە زۆر پشت ئەستورە من بۆ خۆم یەکێک لە حەلەقەکان کە باسم کرد لەسەر فشەی ڕیفراندۆم باسی ڕەئوف دەنگتاش و شیمالی قوبرسم کرد کە ئەشێ مەسعود بەرزانی چونکە من هەدەفم لە بیرخستنەوەکە ئەمە بوو بە کوردی خۆمان بڵم ئەشێ مەسعود بەرزانی لە ژێرەوە ئیتیفاقێکی لەگەڵ تورکیا کردوێ باعتیبار عەلەمەکەیان بۆ دانا ئەو عەلەمەی کە ئێستا ئیهانە ئەکرێ ئەو عەلەمەی کە جارێکی تر زەحمەتە بەرزانی بتوانێت ئاوا بیباتەوە بۆ ڕئاسەی جەمهوری تورکیای بەقووەت لەوێ بۆی دانێن و تەوقە بکاتەوە لەگەڵ ڕئیس جمهوری تورکیا زۆر زەحمەتە دوای شکستی کوردایەتی اینجا پوکانەوەی دیموکراتی حیزبی دیموکراتی کوردستانیش پارتی بە تەئکید پوکانەوەیەکی حتمی ئەوێ و ئەشی بینی خەڵکەکەش جورئەتی ئەوەی بۆ دروستە بێت کە ئاوڕ بدات و بزانە ئەم عائیلە حەقیرەی ئەم لاش مەسئولە لەو هەموو مەئەساتێک کە بەسەر کوردان ئەو هەموو نەوتە ئەو هەموو واریداتە قەبیلەیەکی نەخوێنەوارەکانی قەبیلە وەکو ئال سعود چۆن 274,000 دۆلار وەرەگرن مانگانە ئەوەی ئەولادی عەبدولعەزیزی دامەزرێنەری سعودیە کە لە 1932 دروست بووە 274,000 دۆلار ڕاتبی مانگانێتی لە نەوتەکە بەبێەوەی هیچ شتێ بکە ئێستا ئال بەرزانی زۆر لەوە تێپەڕ بوون و بە 274,000 ڕازی نابن خاصەتەن ئەوانەی کە پیر بوون و ئەگەر مابن لەوانەی کە لەگەڵ بەرزانیان ڕۆشتن بۆ یەکێتی سۆڤێت ئەوان ئێستا بەوە ڕازی نابن هەرلانی کە مەڕەن هەزاری تری بخەنە سەربار بە 275,000 دۆلار مەسعود بەرزانی ئەبوایە تێمانگەیەنێ بۆی بزانین وەکو ڕەئوف دەنگتاشی لێ هاتووە باکووری قوبرس 280,000 کەسە بەڵام مؤسساتی دەوڵەتی تایە پەرلەمان هەیە حکوومەت هەیە انتخابات هەیە ئەحزاب هەیە 7-8 حیزب منافەسە ئەکەن 15 جامیعەی تایە خوێندن هەیە بنیەی تەحتی هەیە سەر بە تورکیاشن بەڵام وەک دەوڵەت تەسەڕوفەکە لەلایەکەوە هەندێک لەوانەی کە گومانی زۆر باشیانە برد لە ئیسلامیەکان کە مەقالەیانە نووسی ئەشێ ئاوا بێ وتمان باش ئەگەر ئەشێ وەکو ئەمە ڕەئوف دەنگتاش بێ بەڵام کوا موسساتەکەی کە لەسەری دروست دەکەن مەسعود بەرزانی گاڵتەی بە ئیرادەی میلەتەکە هەمووی دێ تۆ سەیری ئەم دوو ئیستیهتارە پێیوتری ئیستیهتار بە عەرەبی دەقاودەق کەلیمەیەک نییە بەرامبەری بەکاری بین تو ئیستیهتار یعنی ئەوەی کە تۆ هیچ قیمەتێک بۆ بەرامبەرەکەت دانانی بە لوتی زلەوە بە لوتی بەرزەوە تەسەڕوفی لەگەڵەکەی تۆ لە عەبد زیاتر
شتێکیان دروستکردنایان نا پەرلەمان دیوەخانی پیاوە بەتاڵەکان و بینی من خەڵک زۆر کەس لەوێ خەوی لێکەوت بوو. قەرارات لە مەکتەب سیاسیەکانە هاتوو ئایان جووی و ئەیان تفانە ناو دەمی ئەندام پەرلەمانەکانیانەوە بۆی لێوێ دەست هەڵبڕ. کەسی مستەقیلیشی لێ نەبوو تەوازوناتێ دروست بکانێ. بە هەر حاڵ پەرلەمانی ئەوێش وەکو پەرلەمانی شوێنانی تر وتمان احتیمال هەیە جار وە جار تەتەورێک بکە، ئەمە گومان باشیەکەی گۆڕان بوو. هەروەها خەڵکێکی تری ڕێکخراوی مەدەنی بڕیارانەدا ئەیان و برا جارێکی تر نفوزەکان کەمترە بێتەوە. المهم 50-50 ساڵی 92 کەمتر بووە. دوایی گۆڕان 25 کورسی هەنا، 1 کورسی هەنا، کۆمەڵ 6 کورسی هەنا، بە مەجموعیان بوون بە 41 کورسی. دەی ئەشێ هەندێک کەسی تریش زەمیری بجوڵە تەئیدی مەشروعێک بکە. بەڵام ئەو کاتەی کە گۆڕان 25 کورسیەکەی هێنا، مەسعود بەرزانی پەرلەمانی داخست و کلیلەکەی خستە پزووی شەڕواڵەکەی، ڕەنگە خستبێتی پزووی دەرپێکەی ناوەوەشی. ئەوە زۆر ئێستێهتارێکی گەورە بوو. گاڵتەکردن بوو بە ئیرادەی ئەو خەڵکە هەمووی کە چاوەڕانیەوەکە پەرلەمان ماڵی هەمووان بێ، بە ئیختیاری خەڵک چوو بنە ئەوێەوە. پەرلەمانێکی قەستینە و دیوەخانێکی بەتاڵ. هیچ بڕیارێکی لێ نەدرا ئیلا 2 بڕیار کە زۆر تەنفیز کرا. یەکیان قانونی قوندان گانگانۆچێ. پێشەم عیب نییە کە ئەحمامم لەسەرایە وا بڵێم، بۆ ئەوەی کوردەواری هەمووی تێبگا کە قانونی گانگانۆچێ کە لە 1983ەوە محاولە لەگەڵ مەکسیکەکەن بیهێنە پێشیا لەگەڵ قاهرە کە 30,000 حیزی تایە بەڕەسمی، بەڵام کەس ئامادە نەبوو بیکا بە قانون. بەڵام پەرلەمانی کوردستان ئامادە بوون و دەستیان بۆ بەرز کردەوە. زۆر حەزیش مەکرد بزانم ئەو قوندەرانەیە ئەوانەی کە حەزیان لە قوندانە بزانین چێ بوو کە دەستیان بۆ بەرز کردەوە، کردیان بە قانونی ڕەسمی وڵاتەکە. هەروەها قانونی تیرۆر کە لە وڵاتانی ترەوە هێنابوویان و تەنفیزیان کرد، جگەلەوەی خەڵک کەسەکەی عەدامەکەن وەکو شێخزانە مسادەڕی ماڵ و سەرۆت سامانە کەشی بکەن بۆی ژن و مناڵەکانیشی هەمووی لێ مەحروم ببن. ئەو پەرلەمانە قەستینە، ئەو دیوەخانە بەتاڵە دیسان فەشەلی پێهێنایە. دوای کردنەوەی و دیسان دامەزرانی ئەنجا سەیریکەن ئەم چاوڕووی ئەم ئێستێهتار و چاوقایمیە کە مەسعود بەرزانیەیکە. دوای فشەی ڕیفراندۆ عالم وڵاکە هەمووی ترسا لە ئینعکاسات و لە عەکسەل عەمەلەکەی بڵێن ئەو کاردانەوانی کە دروست دەبن. کاردانەوەکان گەورە بوون. من نایەمە سەر ئەوەی نامەی تێلەرسۆن و هەڕەشەی فەڕەنسا و هەڕەشەی ئەڵمانیا و هەڕەشەی تورکیا و ئێران و عێراق و ئومەمی متحیدە و ڕازی نەبوونی هیچ کەسێک و تەنانەت سعودیە کە هیچ شتێکی لەگەڵمانانی. ئەم خەڵکە هەمووی پێیان وت کاکە وا مەکە. بەڵام ئێمەی خستە سەر شکل هەموو بڵێن خەڵکی کوردستان خەڵکیی خستە سەر شکە کاکەمە بەخوا دیارە پشتی زۆر بەقووەتە، بۆیە گوێن بە کەس نادەم، بۆیە ئەو هەندە حسابیان بۆ ناکەم. بەخوا حسابت بۆ ئەبوو عەزرائیلیش کردو، بەخوا حسابت بۆ ئەبوو خەزعەلیش کردووە، بۆ ئەبوو مەهدیش کردووە، حسابت بۆ هەموویان کردو، حسابیشت بۆ نەکردووە نەبێت تەسلیمیان بی. ئەها ئەو قسانەی ئەمڕۆ کە فازڵ میرانی بە کامل بۆ یاخەوە هاتۆتە پێشێ سمێڵ و ڕیشی هەمووی سەری ڕەش کردوێتەوە، بە کامل بۆ یاخەوە هاتو ئێستا ئەو قساناکە کە هەولێر وەکو سەماوەیە. جا کورد ڕەنگە زۆر لەم جیلی تازەیە نەزانێت لە ناو عەرەبە کە گاڵتە بە عەرەبەکە نەڵێن خەڵکی سەماوەیە. با بە سماوی مایف هەمشی ئەوە لە ناو خۆیانەوە گاڵتە بە ئەهلی سەماوە. ئێوەگەر مسلسلەکانی عەبدوڕەزاق حسێنیشتان بینی بە هی کوێتی کە گاڵتەکە بە ناوی سەددامەڵێ ئەنتە منێن ئەڵێ ئەنە من سەماوە سەیدی. یعنی خەڵک ئەوەندە گاڵتە بە خەڵکی سەماوەکە لە ناو عەرەب خۆیانە. فازڵ میرانیش ئەڵێ ئەربیل وەکو سەماوە وایە. ئەو قسەی مەسعود بەرزانیە تفیوێتیوە ناو دەمی ئەو کە ئەو بیکا لە جیاتی ئەو لە پەشی ماومونەی ڕیفراندەمەکە. ئەمانە پێویستە محاکەمە بکرێن. هی ئەوەنی هەر بەوەندە بڵێن ئیستیقالە بکە و بڕۆ، چونکە ئەمانە ئیفلاسێکیان بەسەر خەڵکەکە هێنا، دوایەوە عیزەتی ئینسانی کوردیان نەهێشت. یعنی تۆ سەیریکەن لەم مەئەساتە گەورەیە
لەم ئەساتە گەورەیە ڕێکخراوێکی مەدەنیمان پێ دروست نابێتەوە بێتەوە بە دوای مافی خەڵکەکەیە. ڕێکخراوێکی مەدەنی ئیغاسی گەورەمان بۆ دروست نەبوو هەتاکو ئێستا عەلە لەقەل ئاوارەکان بگرێتە خۆی تاکو گەڕێنەوە جێی خۆیان. ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی دروست نەبوو لەسەر مافەکانی زیندانیەکان، لەسەر مافی ئینسان، لەسەر کەرامەتی ئینسان کە کەرامەتی کوردوای لێ هاتبوو خەڵک بەسەر جادەی سلێمانی هەو لێرە ڕوا لە سێبەرەکەی خۆیە ترسێ بێوە هیچ شتێکی کردوێ بۆ لەبەر ئەو هەموو زیندانە لا کۆڵانیانە. یعنی ئەو تەسەورکەن توخوا ئێوە بەس تەسەوری ئەوە بکەن تۆ بە ناوی دەوڵەتەوە لێ خوڕی، پەرلەمانت هەیە، حکوومەتت هەیە، جەیشت هەیە، دەستگات هەیە، وەزاراتت هەیە، کەچی زیندانی ڕەسمیت هەیە لە ئاکرێ، زیندانی لاکۆڵانت هەیە لە سۆران، زیندانی حیزبیشت هەیە لە عەنکاوە یا لە شوێنانی تر. یعنی کەس سەر لەمە دەرناکە هەروەکو ئەم هەتی و مچانەی ئەم لا زیندانێکی ڕەسمی کانی گۆمەیە، زیندانێکی تر حیزبی قەڵاچوالانە، زیندانێکی تر سەری ئەزمڕە کە لە ژێری مەطعەمەکانە ژێر زەمینەکەی هەمووی کراوە بە زیندان بۆ شوێنی تەعزیبدا. ئێوە شتی واتان بینی و ئاخر لە ئەفریقا برا لە سۆمالی ئەوە شتی وا بینن؟ لە سۆمالیش مؤتەمەرات هەیە، ئینفیجاراتیش هەیە، شەڕیش هەیە، بەڵام لە سۆمالیش انتخابات کرا، ڕئیس پەرلەمانەکەی ئێوە قساکە و ڕئیسی حکومەتیش سەلاحیەتی جیایە، ئەمانە هەمووی لە یەک بنە ماڵە. من نامێ بێمە سەر ئەو ڕقەمانەی کە عادەتەن کەسانێکی تری خاوەن خەبیر و بە وەسایقەوە هەمووی پیشانەدەن کە ممتەلەکات و کە چی لەم سەرۆت و سامانە دێو ئەڕوە واش نەزاننەوە لە زۆنی زەردە فەقط، چونکە میسس ریچ یعنی دەوڵەمەند بە ئینگلیزی، بەڵام ریچ لە کوردی یعنی لە ڕوولات، ئەم میسس ریچە هێرۆخان کە ڕەسمی ئێستا لەگەڵ حەشدی وەحشیا گرتووە بە دایکی خۆیان نێزان زۆریان پێخۆشە کە ڕەسمی لەگەڵ ئاگرن، ئەم میسس ریچەش ڕۆژانە 1 ملیۆن دۆلاری دەستکەوتووە لە نەوت. 1 ملیۆن دۆلار. خۆ ئەمەش دەیتوانی ڕاتوەکان بدە، ئەمەش دەیتوانی موچەی زۆنی سەوز بدە، هەر خۆی بە تەنیا مافرەتە. بەڵام سەیریکەن ئێوە ئیرادەتان چی لێ هاتوو؟ ئەم دوو تاغوتە کوردیە ئیرادەی ئینسانی کوردیان نەهێش. هەر خەڵکێکی مسەقف دروست بوو سەریان پان کردو، هەر بیرمەندێک دروست بوو لە نەوعی خۆیان نەبوو، چەپڵە لێدەر نەبوو، سەریان پان کرد. ڕۆژنامەنووسێک مەقالەیەک نووسێ، ئێوە گوێتان لێ بووە مەحموود سەنگاوی خولە چەخماخە چۆن جنێو بە کابرادا، ئەنجا ئاگاشتان لێ چۆنە کوژرێن، ئەنجا ئاگاشتان لێ لەو زیندانانە خەڵک لە چمە ئەساتێکایە لە زیندانە. یعنی ئێوە تەسەورکەن برامان هەیە ئیسلامی ئێستا لە سویدە، لە سویدە لە زیندانی پارتیە یەزیدیان بۆ هێنا و بۆی سواری بێ فاحیشەی لەگەڵا بکە و چاوشکێنی بکە. ئەوانش ڕۆژی خۆی دێمەلەفەکانیان بێنینەوە پێش. یەکێکی وەکو کاگۆلی زاخۆیی لە 1999 باسەکەم، 1999 لە جادەی سایلۆی هەولێر گرتیان و بردیان، پاراستن لە تەکسیەکە لە سیارەیەکە. ئەو کاتەوەندەش دەوڵەمەند نەبوون، ئەگەر بەوەش بیرتان دێنمەوە لە نەوەتەکانە خەڵک دایمە لە بەرازیلی سوورە ترسا، بەرازیلی زوو کرد سلفلیا زوو هەڵەستێ دەرەچێ، بەرازیلیەکان هەمووی حکم درابوون کرابوون بە هی پاراستن بۆ اختیارات لە هەولێرا وەکو کابرای نانەکەلیان لای ئیبن خەلەکانەوە کوشت، وەکو ئەو هەموو خەڵکەی ترکە کوشتیانن لە دووهۆک چۆن تەسفیەی خەڵکیان کردو لە ئاکرێ و لە بەردەڕەش و لەوانی تر، هەروەها شار بەدەرکردنی خەڵکی لەو دەشتی بەردەڕەش و لەو ئەترافانە یا لە ئاکرێ. بەرحاڵ ئەمانە هەمووی جەرائیمی ئەم خانەوادەشن کە کردویان، ئەو سەرۆت و سامانەی کەوتە بەردەستیان. بەڵام ئەم کارەساتەی ئێستا کارەساتێکی زۆر گەورەیە. ئێستا ئەنجا ئێمە جۆمان لەو تەناقوزاتانش هەمووی گرتەوە. ئێستا کە فازڵ میرانی هاتووە ئەڵێ ئەوەی کە ئێستا جەیشی عراقی هاتوۆتەوە شوێنی جەیشی عراقیش، جا قسەکانی ئەم ڕۆی ئاراسی شێخ جەنگیش هەروایە وتەوە. جەیشی عراقی قوتی ڕسمی هاتوۆتەوە، هەمووشیان ئەزانن کە جەیشی عراقی هیچ قیمەتێکی نییە،
ئەمە حەشدی وحشیەکە دەورەکە ئەبینێ کە دێتە پێش حەشدی وحشیش بۆەوە نایە بڕواتەوە دەرێوەکو چاوشارچەمان لەگەڵەکەن ناوە چەند ڕۆژەکە تاکو تەخفیفە بێ دوای ڕۆن ئێوە لە دوێنە شەو فرکانێ بوو لە گەڕەکی عەرەفە بۆ پارتی گرتن ئەوانەی پێشمەرگەی پارتیش بوون ئەوەی خۆبەخشیش چەکی هەڵگرتبوو ێستا لێ ڕای کردو لە ترسی حەشدی وحشی ئەنجا ئەو حجەیەش کە وتیان 100 کەسی تەنظیمی دەولە ڕایان کردو بۆ کەرکووک و داڵ دەدراون ئەنجا بەم حجەیەوە گەڕن بەسەر هەموو ماڵەکە دوای یەک هەفتەی تر نابە جارێکەم جارەوە چەکیان لەمانە داماڵی لەم ڕوو ڕەشانەی یەکێتی ئەوەشتان بیردێنەوە ئیفلاسێکی تری یەکێتی کە مام ڕۆستەم لە دیداریا لەگەڵ لیڤین باسی سەرەتایی 2003 کردوتی ئێمە کە چوینە کەرکووکەوە عەرەبیتیانەمە عەرەب هەمووی ڕای کرد شار هەمووی کەوتە بەردەستی ئێمە دوای ئەمریکایەکان هاتیان وتیان thank you you can go out زۆر سپاسێوەتان بڕۆنە دەرێ لە شارەکە ئێستاش بە هەمان شێوە کاکەی عەرەب هاتووەتۆ ناو ئەو مەنتقانەوەڵێ شكرا تفضلوا اطلعوا برا بڕن بەرزانی ئەبوایە ئەمە بزانێ کە سیوێکی ئاب ڕووی داوە یەکێتی تکرارێک هاتۆ لەسەری تکراریان کردو و زۆر خەتەرتر بەڵام ئەمانەش هەمووی جێی پرسیارن کە چۆن ئەگەر بەرزانی قائید القواتی بەڕ و بەحرە بەحرەکەشمان نەماوە مەگەر قلیاسان و سەدی مۆسڵ خۆ بەدەزێمەوە نەما ئەو زیانەی کە هەش بوون وا وشکەکەن هەمووی چونکە حتا خەڵک سارەی تیاشوو بەهۆی قواتی بەحری ئەمان ئادەی بزانین مەسعود بەرزانی قائیدی قواتی جەوی لەکوێ ئەمری دەرکرد بە یەکێک بڵێ شەڕکە هەموو هەروتی ئینسیحاب کرد فازڵ میرانی ئەڵێ ئیتیفاقەکەی 2016 کە جێیش بێتەوە ئەو شوێنانە دوێنەش زانیمان کە لە ئەمریکیەکان وتیان بەڵێ چۆڵیکەن تا ئەو شوێنانەی کە پێشتر لێ بوون لە 2004 واتە هەموو ئەو ناوچانەی کە کوردین و کەوتونەتە بەردەستی حکومەتانی پێشوو بە چەباشەکاری و ئێوەش بە شڵەقانی دۆخەکە دوای دروستبوونی دەولە گرتانەوە هەروە بە کوژرانی 1970 پێشمەرگە بەلایەنی کەمەوە خوێنیتان هەمووی بە هەدەردا ئەنجا گەڕاونەتەوە هێر ئەنجا بزانین تەنازولاتی ترچیەکە ئێستا ئەو گوڕەی کە قاسم پۆل برێمەر دەستی کەوتووە و حەشدی وحشی هاتوون و بەسەر بەرزانە هاتوون ئەڵەن ئاڵای یا حوسێن لە سەری قەڵاشە چەقێنین لە هەولێر لە پایتەختی کوردان کە هیچیش نیە هەر قسەی قۆڕە پایتەختی کوردان هەر شوێنی کۆمەڵە جاسوس و وەکری جاسوسی و قونسولگەریاتێکن کە خەڵک ئەومێدێکی بۆ بوو هەنگاوێ بچێتە پێش بەڵام تەسەورکەن چی ئیفلاسێکە چۆن هاتووەتەوە ئەوانەش وەکو دوێنەشەوتم پشووی جەنگاوەرە فترێک پشوو ئەدەن و دوای تێ هەڵەچنەوە ئەوەی ئەمڕۆ مەرابەختیاری ژەڵێ مەترسی شەڕی ناوخۆی لێ ئەکرێتەوە مەترسی شەڕی چۆن لێ ناکرێتەوە حەشدی وحشی و یەکێتی ئەوانەی لەگەڵ قاسم سلەیمانیە خوتەیان داناوە ئێستا خۆ بە پارتی ناڵێنەوە پێشمەرگە توێ واگاتان لێ بوو ئەمڕۆ ئارازی شێخ جەنگی چۆن دابەزیە سەر قسەی جادە کە قسەی بە مەسعود بەرزانی ئەوت و بە باوکیشی ئەوتەوە آخر ئەمانە نوێنەری خەڵکی حاشە تەمان خەو خەڵکە زۆر بە شەرەف و بە ئابڕووە ئەو خەڵکە زەلیل کراوە بۆیە ناتوانێ قسە بکە ئێمە نوێنەری ئەو خەڵکە بێدەنگی ئێمە ئەبین بە نوێنەری ئەو خەڵکەی کە ئێستا خۆی مات کردو و کب بووە کاتە بە ڕووی هەمووتانە دروست دەبینەوە بە حەول قووەتی خوا ئەشتان دەینەوە بە دادگایەکی شەرعی شەعبی عەلەنی محامیشە بێ و خۆتان محامیش بگرن هیچ مەناعاتێکیشمان لەوە نابێ هەموو دیفاعی لە خۆشتان بکەن و بە مستەمسەکارتیشەوە بەڵام دوایی ئەگەڕێنەوە سەر ئەو ملیاراتانەی کە دزیوتانن لە بەیتولمال ئەو هەموو سەرۆت و سامانەی ئەو هەموو ماڵ و پارەنەوتەی کە داتان بە چەکی قورس ئەڵمانیا و ئۆکرانیا و وڵاتان پێفرۆشتن دوای لە جەبهەکە بەجێتان هێشتن بۆ حەشدی وحشی بۆی بە قووەتر ببن هەردوو لاتە بەرزانی زۆر عینادانە سواری سەری خۆی بوو نەوەکو ڕەئوف دەنگتاش حرەکەتی کرد و بەشە کوردستانەکەی خۆی بلکێنێ
على الأقل لە ڕووی مالی لە ڕووی مەسیرەوە لە ڕووی هەندێک شتەوە بیلکێنە بە تورکیاوە سیستمێک دروست ببێ لە زۆنی زەردا بەڵام بەڕاستی زۆر بە ئیستێحتارەوە پەرلەمانی ئیلغا کردەوە ئەنجا سەیری ئەم چاو بەستکردنەوە ئەم چاو قایمیە شێخ ڕزای تاڵەبانی ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ پێستی چاوی هێند قایمە شمشێری میسری نایبڕێ پێستی چاوی هێند قایمە جاوە کورد کاڵێ بەخوا پێستی چاوی زۆر قایمانی بێشەرمە پێستی چاوی هێند قایمە شمشێری میسری نایبڕێ گەر بە کەوشیکەی ئەمێنێ تا قیامەت نادڕێ ئەمە ئەوەندە چاو ئەستورن ئەمانە چاویان وها قایم بووە لەم مەسئلەیە لەبەرەوە ئەزانم ئیستیحدارێکی تریش ئەوە بوو دوای ڕیفراندۆمە فشەکە یعنی ئەوە تەسەورکەن دوای ڕیفراندۆمە فشەکە لە جاتی اعترافکردن بە واقعەکەی هاتووە شتێکی تری داهێناوە زۆر سەخافەت و حەقارەت وڵا ئەنجومەنی سیاسیان دروست کرد ئەنجومەنی باڵای سیاسەتی و کوردستان لەچێ لەو شێرزێباری و لە ئیفلاسەکانی تر لەوانەی دەور بە دەور بینی بیانە لە یەکگرتووی داماویش کە وەکو مختارە درۆزنە بیرتان دێتەوە حیزبی بەعز چۆن مختارەکانیە ترسان ملی مختاری چێگرتووی وەرە بۆمانی مزاکەم کابرایە کە پیاو خراپە بۆی ماڵەکەی بڕوخێنی مختاریش لە ترسا ئیمزایەکەی کاک سەلاحیش ئێستا بە هەمان شێوەکو مختارە درۆزنە مۆرەکەی دایمە لەبەر پشتێنەکەی حازر کردووە و خۆی بەیان مسەلنایە هەر کەسێکی تر یەکسەر یا سەید ئەحمەد مۆرێکی بۆ پارتیە دەن وەڵا هەموو ئیشەکانە شەرعیە دوایش نابن بە ساحەبی قسەک تۆ تەماشا ئەم ئیستیحدارەی تر یعنی تۆ بێ پەرلەمان ئیلغاکەیتەوە پەرلەمانی یەکەم جار ئیلغا کردەوە کە گۆڕان سەرکەوت کە 25 کورسەکەی هێنا یەکسەر ئەنجومەنێکی سیاسی داوای کرد ئەنجومەنی سیاسی دروست کرێ بیریشتان دێنەوە هەموو ئەحزابەکانی داعوت کرد بەڵام نەوشیرا مستەفای داعوت نەکرد نەوشیرا مستەفاش 25 کورسی هێنابوو بە ئوسلوبێکی مەدەنیش هاتبوو پێشوو پاشان ئیستیحداری دووهەم هاتووە دوای ریفراندۆمە فشەکە و دوای ئەم عواقیبە خەتەرانەی کە ڕوویدا دوای ئەم نەتیجە گەورانە بە شەرتێ لە نامەکەی تێلەرسۆنا کە نووسیوێتی بۆ مەسعود بەرزانی قسەکانیش کە لەگەڵی کردووە وەزیری خارجی ئەمریکی پێی وتوێتی ئەگەر تۆ ریفراندۆمەکە تەئجیلکەی ئێمە چاوپۆشیەکەین لەو منطقانێک کە لەژێر دەسەڵاتدان واتە لە 150 کوردستان کە بە 2 ساعات هەمووی تەسلیم بە حەشدی وحشی کراوە هەین تۆ تەماشا ئەم هەلە گەورەیە لە دەستی بدەی بەم عینادی و کە لە ڕەقیە ئیستیحدارێکی تر سەیریکەن ئەمڕۆ لە پەرلەمان هاتووە دوای کۆبوونەوەی پەرلەمان وەڵا باز لە ئینتیخاباتی داهاتووە کرد بابە تۆ نیوەی میلەتەکەت مهاجرە ئێستا نیوەی میلەتەکە ئاوارەیە بەرەو زستانە ڕۆین بەم پایزە ساردا خەڵک لەو گەرمێنەوە ڕووی لە چۆستان کردووە چونکە لە وڵاتی خۆی ژیاوە خۆ قابلە جلی زستانەی زۆری نییە وەختێک کە دێتە ئەم شوێنە ساردانە و زستانی بەسەرا دێ جاهێنایان بەرەو دوکان بەرەو سوورداش یعنی ئەو تەسەورکەن مەئساتەکە چەند گەورەترە بێ ئەمانە کەی ئەڕۆنەوە بۆ ناوچەی خۆیان دوایە بەو زەلیلیەش ئەم ئیستیحدارەش وەڵا ئینتیخابات وەڵا کۆبوونەوەی پەرلەمانە کۆبوونەوەکەش بۆ بزانین کە ئینتیخابات ئەکرێ هەمووش خەڵکە زانە ئینتیخاباتەکە لە مانگی 11 ممکن نییە بکرێ بە دەردی خۆیان ئەڵێن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەوانەش ئەڵێ لە نەمدەی زەمەنیمان بەدەستەوێ نەهی لۆجستیە کرێ و نەهی پارەمان لەبەردەستایە نە زەمەنەکەیە و نە منەظەمە کرێ برا لەو وڵاتانە لۆکسمبۆرگ بەقەدەر کورانەوە قەدەر کارەزە وشکە لۆکسمبۆرگ شوێنێکی زۆر بچووکە بەڵام دەستگایەکی نەگۆڕیان هەیە بۆ ئینتیخابات ئێوە بۆچی هەموو ئینتیخابات و مەهزەلێتان کرد هەتاکو ئێستا شتێکتان نییە کە مؤسسەیەک بێ کە ئەو هەموو محامیانە بێنە پێشەوە بیگرنە دەست ئەمە برانی عەزیزم ئیستیحدارە گاڵتەکردنە بە عەقڵی خەڵکی و کەراندنە دوو لە ڕوویەوە کەراندن حاشا هەندێک لێەوە بەڵام گەوجاندنی هەمووانە بە منیشەوە ئەوە هەوڵە دەنەم دوو تاغوتە کە ئەم گەوجاندناروە بەردەوام بێت لە زەمەنی تەکنۆلۆژی و شۆڕشی معلوماتە ئێستا کابراایەک مەقالەیەک لە سلێمانیە نووسێ یا لە بریتانیا مەقالەیەک نووسێ یەکی ئیشکە لە لادەیەکەی خوێنێتەوە لە شار باش خەڵک چاوی کراوەتەوە خەڵک چۆنەمە قبوڵەکاتەوە باسی چیرۆکی بەرئاگردانی بۆ بکەیت
چۆن سیاسەتێکی وا چۆرانە قبوڵەکان لە تۆ ئەنجا ئەم دەستگا پۆلیسیانەی کە دروستان کردوون خۆ لە هیر معەمەر قەزافی بە قووەتر نابن خۆ لە ئەمنی عامە بە قووەتر نابن لە ناظم گوزار بە قووەتر نابن لاهوری شێخ جەنگی قابلە وەکو ناظم گوزار بەهێز بێ کە سەرانی بەعسیشی هەڕەشە لە سەرانی بەعسیشە کرد هەرە کەونە ژێر پێی خەڵکی پێویستە ئەو خەڵکش چاوکراوە بن بەرامبەر ئەم دوو تاغوتە سۆز و عەتف نەتان جوڵێنێ دیسان بێنەوە سەربای بەڕەبۆر دیسان بێنەوە بڵێ ئەو بڵێ خەتایە بوو ئەو بڵێ خەتایە بوو سحرانی تەظاهرا وئنا بكل كافرون دوو ساحر بازن و ئێمە بە هەردووچیان باوەڕمان پێیان نییە و لەعنەت لە هەردووچیان لە پارتی بێچێتی هەردووچیان ساحەبی جەریمەکەن جەریمەکە بە هەردووچیان کراوە ئەگەر ئەوان تەسلیمیان کرد یەکێتیەکان ئەگەر تەسلیمیان کردو عەلە لەقەل پارتیەکانیان توانی دیفاعکەن پارتیەکان خۆ ئەو شوێنانی تەسلیمیان کردووە دووزیشتان لەبەر چاوە کە چۆن مەئەساتەکەی بەسەر هاتووە چۆن ماڵی کوردە سووتێنن چۆن هەمویان دەربەدەر کردوون چۆن کوشتویانن چۆن خسویان نەژێر دەبا بە وەکو زەمانی زەعیم سدیق ساڵی 1963 ئەو هەنە هەموویتان بیر دێنمەوە هەموویتان لەبەر چاوێ بەڵام جیلی تازە زۆر ضروریە خاون ئیرادەیەک بێ ڕاستە ئێوە جیلی تازەن و ئێستا سەرکوپەکرێن هیوا ئاواتەکانتان هەمووی لە گۆڕ ئەنرێ هەمووی عمری گەشتۆتە 30 ساڵ نەشوی کردو نەژنی هەناوە نەمەستەقبەلی هەیە جامعاتی ڕاقی تەواو کردو بەڵام ئەڕوا گەڕێ لە کاکە هەر شووتی فرۆشتن کە ناسی برا بەنگلادیشیەک لا منەوەنی بخەنە شوێن بەڵام ئیشی دەست ناکە لەو لاشەو ئانەی ترکە نێچیروان بارزانی فەخری پێواکە کاڵە بە ڕافعە فەردە دۆلار بەرزەکەین کاری لە فەردە دۆلاریشان نەماوە ئێستا شیلیفیش نییە ئێستا وەڵا بەڕاستی بەخوا بە کۆنتاینەریش بەرز ناکرێت ئەمانە برایانی بەڕێزم هەموو لایەکیان وەکو یەک پڕ ئیجرامن هەردوو لایەن وەکو یەکن مەسعود بەرزانی تەحملی مەسئولیەتێکی زۆر گەورەتر ئەکا و جەریمەکەشی گەورەتر جەریمەکەش نابێ هەر بەوەندەوازی لێبێنین بڵێن وەڵا ئیستیقالە بدە هەر ئەویش نییە کە ئەبێ ئیستیقالە بدە ئەمانە بەڕاستیە بێ حکمێکی جەماعیان بەسەرا بدرێ هەتا دەرەجاتی خوارە بزانی چێ مەسئولیەتەکەی مەسئولیەتەکە هەمووی چێ ئیگرێت تۆ سەیری ئەم فێڵکردنەش ئەنجا هاتوون لە دوکان کۆوە بنەوە و تەسریحێکی مشتەرەکە دەن لە 5 خاڵ و نێچیروان و مەلا بەختیار و دوای شەرێکە تەبەڕا لە ئیشەکەکە هەرێکاڵە من نەبوون ئەوی تر بوو ئەنجا بۆمان دەرەکەوە هیتر چیە سەبریش بگرن هەر قاسم سولەیمانی وەسایقەکان دزە پێکا بۆ ملاولاکە بڵاوی بکات حکومەتی عراقی دزەی پێکا بۆی لە کاتی فیتنەیەکەیە زۆرتر بکرێت ئەو شمشێرش کە ئێستای سون شمشێر نا شمشێری شەڕ و جیهادە خەنجەری غەدر کە لە لاقە پڕغەی یەکتریە دەنیا لە پەراسوی یەکتر و لە پشتی یەکتری قایمەکەن لە ئێستاوە ئەم خەنجەر سوانەش وەکو سم سوانەکەی ساڵانی نەوەتەکانیان وایە دیسانەکەونەوە شەڕێکی تر ئەوەشتان بیردێنمەوە شەڕەکانیان چۆن کرد لە تووتمێ دەستیان پێکرێچێتی هجومیان کرتا گەشتنە زارگەلی خەلیفان کۆسرەت ئەو کاتە گەشتە زارگەلی خەلیفان تەیارەی ناتۆ هات لێدا هەتا گەڕانەوە ئەو شوێنەی کە لێی بوون دوای دانیشتنەوە بۆ گفتوگۆ کرد ئەو کاتە ئێرانیەکان یەکیان لە کەس نەزانەوە تەوجیهەدا بە یەکێتیەکان ساڕخ بهاون یەکی تریان لە فندق هەورامانەوە دانیشت بوو لەوێ وەکو هەردوو دەستی یەک ئیرادە چۆن من ئێستا یەک ئیرادەم پێیە ئەمە قەڵەمێکەوەمە کاغەزێکە بەرزیانەکەم و نزمیانەکەم و نزیکیانەکەم و دووریانەکەمەوە پارتی وێچێتی هەردووچیان ئاوا بوون بەدەست ئێرانەوە ئێستا ژەی بینین ئەمەی کە ناویان ناوە حکومەتی سلێمانی کە عەلا ئەساس حکومەتێک تەشکیلە بێ هی هەرێمێک هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک بەخوا بە خەویش نایبین بەخوا ناشی بینن حکومەتێک ئاوا تەشکیل بێ ئەنجا بزانە چۆنیش لێتانە سن ئێوە شیعەتان نەناسی و ئەو واقعەش کە شیعە دروستی کردووە لە وڵاتی ئێمە بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم بە غەیری جیهاد مواجهە ناکرد لە فێڵەوان فێڵباسترن لە درۆیان درۆزنترن درۆزانترن جا زاڵمترن پڕ ئیجرامترن قسە لووسترن لە هەموو شتێکا گرەوە بنەوە ئەوەی کە گرێوی تیانابنەوە جیهادەکەی بۆیە پێویستە ئەو ئەهلە ئیسلامیە ئەو خەڵکە جوانێرە بە غیرەتە وا نەزانێ هەر ئەوەندە کە جیهادەکە فەرزی عینە لەسەری پێویستە دیفاع لە خۆی بکە بەڵام مەسئولیەتی
نان و ئەمانی ئەو خەڵکەش دیسانەکەوێتە سەرشانیەوە. پێویستە هەمومان بیر لەمە بکەینەوە لە حەلەقەکانی داهاتووە دێمەوە سەر ئەوەی کە چارەسەرەکە چییە. ئێستا زانیمان کە پارتی و یەکێتی دوو تاغوتی خارج لە دین و قیەم و کوردایەتی و هەموو شتێک گەل فرۆشن، مەسیر فرۆشن، چارەنووس فرۆشن، مستەهترن علاقیان بەسەر قیەمێکی کوردیەوە نی، ئامادەن لە پێناوی پاسەکەیە کە لێیە خوڕن، قەبیلەکەیان کە دانیشتوتیایە، دوکانەکەیان کە ئیفلاسی کردووە، ئامادەن هەموو شتێک بکەن لە پێناوی ئەوەیە. مەناعەتیشیان نیە. ئەویان دوکانەکەی تەسلیم بە قاسم سلەیمانی کردووە، ئەمیشیان ئیفلاسەکەی خۆی و پاسەکەی خۆی ئەدای تەسلیمیەکە، ئەویش و دوای خۆیانە ڕۆنەوە بۆ شوێنێکی تر. ئەو میلەتەش زۆر چەوساواناکەوێتەوە بەردەستی خەڵکی، چونکە ئەم جارە ئەم خەڵکە پیاوی ڕەشیدیان لە ناو خەڵکەکەیان هێشت، بەڵام هێشتا نابێ ئومێدی ئەوە بێ ئومێد ببین، چونکە دوو تەرەف ماون کە بێنەوە مەیدانەکە. یەکەم ئیسلامیە پاکە سەر ڕاستە چاکەکانی کە زاهیدانە بۆ خوا ئەژین و دەستیان لەگەڵ هیچ دەسەڵاتەکانە. دووهەم ئەو قەومیە نیشتیمان پەروەرانەی کە وەکو نەوشیرها مستەفا بیریانە کردەوە، نیشتیمانیانە سینە فراوان ئەوەی ڕابردوو بکەنەوە بە ڕابردوو. ئەوانەش زۆرن، ئیسلامیەکانیش زۆرن. تەرحی ئەلمانیەکە تەرحێکی بەقووەترە لە ئیسلامیەکە، بەڵام ئەلمانیەکان وەرەقەیان سوتاوە، ناتوانن بەبێ ئیسلامیەکان ئەو شعبیەتە دروست بکەن. ئەوە ئەندۆنیسیا هەتا مەغرب ئیسلامیەکان ڕقەمی قورسن لە معادلەکانە، ئیسلامیەکان شعبیەتیان زۆر بەقووەترە، ئیسلامیەکان نەتوانن جەماوەرەکە بجوڵێنن، بەڵام مەشروعەکە ئەلمانیەکان نەتوانن داهێڕێژن. لەبەرەوە زۆر زەروریە لە داهاتووی نزیکە دوور تەبان کە ئیڵێن عادەتە نەبێمانە هەمووی پلانی ساڵ و 2 ساڵی بۆ دابنی، چونکە ئەمانە هەتا ئەو کۆم شەڕەشۆقانەکەنەوە تا خەڵکێک پێگا و خەڵکێک لێک نزیکی بێتەوە مەنهەج دروستەکە ساڵیەوێ. ئەبێ لەو مدەتەیە ئەم دوو فەسیلە بێنە پێشەوە، فەسیلێکی جیهادی عەقیدە پاکی بۆ خوا سوڵحاوی تەزکیەکراوی پارسەنگی ئەخلاقی واقعناس سەرڕاست کە کوردستانیانە بیرەکات. کوردێکی قەومی نیشتیمان پەروەری متەوازن کە ئەزانێ ئیسلامیەکانیش وەزنیان هەیە و ڕقەمی معادلەی کوردەکەن. لەبەرەوە بێ بە هەردوو لە ئەو قووەت و نفوزە دروست بکەن، قەومیە نیشتیمان پەروەریەکانە ببن بە بەدیلی پارتی وێچێتی، ئەو ئیسلامیانش ببن بە بەدیلی یەکگرت و کۆمەڵ. خوای گەورە ژیارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە هیدایەتمان بدا. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.